کورد و تورکمان و بەشێک لە عەرەبەکانی داخۆقن. دووەم ڕۆژە خۆپشاندان ئەنجام دەدەن. ناڕازین لە دانانی قایمقامە نوێیەکەی داخۆق و پێیان وایە ڕاکانزبووری دەیەوێت عەرەبێک بسەپێنێت و پێکاتەکانی داخۆق پەلکێشی کێشەی نێوخۆی بکات. قایمقامێک دانراوە لە نێتەوەی عەرەب و خەڵکی قەزاکەش نییە. بۆیە ئێمە بە هەردوو نێتەوەکەوە ئەمان قوبوڵ نییە. هەموو دەرگاکان کراوەیە بەرامبەرمان، بەڵام ئێمە جارێک چاوەڕێی جوابی ئەوانمانە. کێشەکانمان چارەسەر ناکا گەرە عەرەب بێ. ئەگەر تورکمان بێ و کورد بێ بەڵێ کێشەکانمان چارەسەرەکات. کێشەکانمان عەرزمانەیە، ئینمانەیە، گشتمان تاریبمانەیە، عەرزمانیان داگیر کردووە. ودون الرجوع إلى إرادة الشيوخ ووجهاء أبناء قضاء داخوق. کورد زۆرینەی دانیشتوانی داخۆق پێک دەهێنێت. تورکمان پێکاتەی دووەمی قەزاکەیە و عەرەب لە ڕیزبەندی سێیەمدایە. پێش لێکەوتەکانی ڕەفراندۆم پۆستی قایمقامی داخۆق لە دەستی کووردا بوو. زیاتر لە 5 ساڵە بە وەکالەت بەڕێوە دەبرێت. داوا دەکرێت ئەم جارە ڕاکانجبووری دەستێوەردان لە دانانی قایمقامی داخۆق نەکات و پێکاتەکان خۆیان بڕیار بدەن. عربا وكردا وتركمان سنة وشيعة. عەرەب و کورد و تورکمان خۆپەشاندانمان لە بەردەم قایمقامەتی قەزای داقوق ئەنجامدا. بە تێکرا هەوڵەکەی ڕاکانجبووریمان شکست پێهێنا کە دەیویست عەرەبێک دوور لە خواستی دانیشتوانی قەزاکە بسەپێنێت بەسەرماندا. لە ئەگەری دووبارەکردنەوەی هەر کارێکی لەو جۆرە کە درێژەدانە با سیاسەتی حیزبی بەعس سکاڵا لەسەر ڕاکانجبووری تۆمار دەکەین. صارت اتفاق بحضور محافظ كركوك. دوای ناڕزایی پێکاتەکانی داقوق کۆبوونەوەیەک با نوێنرایەتی پێکاتەکان لە بارگای ئۆپەراسیۆنە هاوبەشەکان ئەنجام درا و تێیدا بڕیاردرا لە ماوەی 15 ڕۆژدا کەسێکی نوێ لەلایەن پێکاتەکانی قەزاکەوە ڕێکەوتنی لەسەر بکرێت پاشان وە قایمقامی داقوق دەست بەکار بێت. تاوکاتەش قایمقامە عەرەبە تازەکە لە نێو بینای پارێزگای کەرکووک دەوام دەکات. لە ڕابردوودا هەردوو پێکاتی کورد و تورکمان لە قەزای داقوق باجێکی زۆریان داوە لە سایەی سیاسەتەکانی ڕژێمی پێشوو تعریب و ڕاگواستنیان توش بوو. لە ئێستاشدا دانانی قایمقامێکی عەرەب و جێبەجێنەکردنی خواستی دانیشتوانەکەی با درێژەدان بۆ سیاسەتە و مەترسی بۆ دووبارە تعریبکردنەوەی زەویەکان دەبینن. کارۆن محەممەد کورد ساد نیوز قەزای داقوق.